خوش برا بەڕێزەکانم لە کۆمەڵی حەدیثی صحیحی زۆردا هاتووە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ سورة تبارك هي المانعة من عذاب القبر. خوێندنی سوورەتی تەبارەک سوورەتی ملک سەبەب و هۆکارێکی ڕئیسیە بە پشتیوانی خوای گەورە بۆی لە عەزابی قبر بمان پارێزێ. ئەم قبرەی کە دەیبینیت ئەمە سەرنجامی هەمومانە خۆشەویستان. بۆیە سونەتی پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم شەوان کاتێک دەڕۆیتە سەر جێگا بۆ پێش ئەوەی بخەوی سوورەتی ملک سوورەتی تەبارەک بخوێنە کە 30 ئایەتە. ئینشاڵڵا بە پشتیوانی خوا کاتێک کە دەمری هۆکارێکی سەرەکیە بۆی کە لە عەزابی خوا تەئەمین بی. ئەگەر پێت خۆشە لەناو ئەم گۆڕەتدا لەناو قەبرەکەتدا کاتێک ئەو ڕۆژەی کە دەمریت و دەبیتە خاوەنی قەبرێک ئەگەر پێت خۆشە لە عەزابی قەبر تەئەمین بی لە عەزابی خوا ئەمین بی سوورەتی تەبارەک بە پشتیوانی خوا شەوان لەبیر مەکە لە شەودا سوورەتی تەبارەک بخوێنە بۆ ناو قەبرەکەت بۆ ئەم قەبرەی کە ئەمڕۆ بەیانی دەبێتە نسیبی هەموو لایەکمان. جا ئینشاڵڵا ئەو سونەتە گەورە لەبیر مەکەن هیچ شەوێک بەبێ سوورەتی تەبارەک مەخەون. ئینشاڵڵا کاتێکیش کە مردن ئەو کاتە بەروبوومەکەی ئەو سوورەتە پیرۆزە دەبین کە لە ناو قەبردا لە هەموو لایەکە و لە عەزابی خوا دەتپارێزێ.